لە هەر 200 بۆ 300 کوڕێکدا کەسێک هەڵگری ئەم حاڵەت هەیە. ناڕێکی دەرچی میز لە چۆکی منداڵی نێردا چییە؟ یاخود هایپۆسپایدەس چییە؟ ئەم بابەتە دکتۆر وریا ناسح پسپۆڕی نەشتەرگەری مناڵان و تازە لەدایک بووان لە تاوەری تەندروستی سمارت وەڵام دەداتەوە و دەڵێ حاڵەتێکی زگماکی و دەرچەی میز لە بەشی خوارەوەی چوک دەبێت لەگەڵ ناڕێکی لە قەد و پێستی پێشەوەی پێست. لە هەر 200 بۆ 300 کوڕێکدا کەسێک هەڵگری ئەم حاڵەت هەیە و هۆکاری سەرەکی نەزانراوە. باوترین و کاریگەرترین چارەسەر بریتیە لە نەشتەرگەری ڕێکردنەوەی بۆری میز و ڕێکردنەوەی چوک و دواتر خەتەنەکردنی لە کاتی نەشتەرگەری. چەند خاڵێکی گرنگ پێویستە ئاگاداری بین. یەکەم، نابێت ئەم منداڵە خەتەنە بکرێت لەبەر ئەوەی لە کاتی نەشتەرگەریدا بەکاردێت. دووهەم، ئەم ناڕێکی ئەکرێت لەلایەن دایک و باوکەوە هەستی پێ بکرێت پاشان ڕاوێژ دەکرێت بە پزیشکی پسپۆڕ. سێهەم، ئەم نەشتەرگەریە بەگشتی لە تەمەنی سەر و 6 مانگەوە ئەنجام دەدرێت. باشترین کات لە نێوان 6 بۆ 18 مانگیە. چوارەم، چەند جۆرێکی هەیە بۆ هەریەکەیان شێوازی دەشتەرگەری تایبەتی بۆ ئەنجام دەدرێت. هیوادارین مناڵانی چاوگەشمان سەلامەت بن. سمارت وەرچەرخانە.